خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕاماتان پێشکەشەکەین. کوردوتەنی نازانین ئێمە خەریکی چین بۆ ئاکەین مێژوو لەبەر چاومانە و سە ساڵەی لۆزانیش هەیە، بەڵام قۆڵبادان و ململانی تەشکی حزبی ماڵوێرانیەکی دروست کردووە کە ڕەنگە تا ئێستاش ئەو سەری لە حزبە سیاسیە دەسەڵاتدارەکانیش دیار نەبێت. لە کاتێکدا هەموو میلەتانی ناوچەکە خەریکی خۆڕێخستنەوە و بەهێزکردن و تەنانەت پەلهاویشتن بۆ دەرەوەی وڵاتەکانی خۆیان، ئێمە خەریکی شەڕەشاری وردە وردەش دەستکەوتەکان لە دەست دەدەین. چارەسەری ئەم بابەتانە لەکوێیە؟ بۆچی پرسی نیشتیمانسازی و نەتەوە سازیمان لەبیر خۆمان بردۆتەوە؟ ئەو هەموو ململانەیە گریمان هەر لایەک سەرکەوت کە نیشتیمان ژێرکەوت ئیتی چ سەرکەوتنێکە. ئەم شەو لەگەڵ بەڕێز کاوێز مەلاپەروێز نووسەر و چاودێری سیاسی لە شاری هەولێرەوە گفتوگۆ دەکەین. کاوێز زۆر سوپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. وەک هەمیشەمەوێ دوای ماوەیەک دابڕان لە بەڕێستان گفتوگۆیەکی ڕوون و ڕاشکاو لەسەر ئەو قۆڵبادان و دەست بادانە سیاسیە بکەین یا حزبیە بکەین کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەگوزارێت. ئەمە دەرەنجامەکەی چی دەبێت و بەڕاستی لە سوودی کێ دەبێت؟ بەڕێز کاکاوێز. سپاس کاک زانا، ڕێزم هەیە بۆ بینەرانی کورسات. ئەمە بەچیت یعنی ئەوەی کە زیانەکە میلەتەکەیە، یعنی کورد پاشە کشەیەکی ئێزگار گەورەی کردووە، بەڵام ئەمەی کە هەیە پارتی و ویچێتی تەحملی مەسئولێتی تاریخیەکەن، ینی دۆخێک کاتووەتە پێش ئەبێ پیاوەعاقڵەکانی ناو ئەم هێزە سیاسیاندا درێک بە مەترسی ئەو قۆناغە بکەن. یعنی ئێمە بەداخەوانی زاخیرەمان لاوازە ناگەڕینەوە بۆ دوێنێ. من باسی 100 ساڵ پێش ئێستا ناکەم، باسی لۆزان ناکەم، بەڵام ئەگەر ئێمە بین لە ڕووداوەکانی کەرکووکەوە تەماشای ئەوە بکەین کە کەرکووکیان لێوەرگردین، دوا بە دوای ئەوە وردە وردە زۆر شتیشیان لێوەرگردینەوە، نەوتەکەشیان لێوەرگردین. ئێستاکە بە بڕیاری دادگا شەرعێتیدا مەزراوەکانیشمان کەوتووەتە ژێر پرسیارەوە. بۆیە هەموو ئەمانە زانیم مەترسین کە لە ئایندە لە سبەی شتێکی تر بێتە پێشەوە تەواو دۆخەکە لە کۆنتترۆلی پارتی ویچێتیش دەربچێت. و ئێستا کاتی ئەوەیە بەڕاستی، یاری کاتی ئەوەیە کە پارتی ویچێتی تەواو بە هەموو ئەو پرسانە بچنەوە و درێک بە مەترسی دۆخەکە بکەن کە من پێم وایە ینی ئێستاکە ژیانی سیاسیان ژیانی حزبایەتی لە کوردستان بۆ خۆی لە ژێر پرسیارە، ینی کەم و کورتی ئێزگار زۆر زۆر بەەوە دیارانی تۆ پێ سەیرە کە درێک ناکەن بۆ هەموو مەترسیانە. ینی بە زۆر بە سادەی تۆ تەماشا کە دوای بڕیاری محکەمەی فیدراڵی و ئەو هەموو گوشارەی کە لەسەر کوردستان هەیە بینی ینی زیاتر دڵی خەڵک بەوە ڕەنجێنی تۆ کامیری تیژڕەوی لەم کاتەیە ڕاگەین. یعنی ئەمانە نەباکیان بە میلەتەکە هەیە ئێستا، نەباکیان بەو مەترسیانە هەیە. پێم سەیرە، ینی بەلامەوە سەیرە کە سیاست گەیشتۆتە قۆناغێک کە ئینسان زۆری ئەوێ تێبگاری بۆ واکەن، بۆ تۆ کە بە تایبەتی و پارتی ویچێتی بۆ دژی بەرژەوەندەکانی خۆیان هەنگاوەنێن. ئایا ئەم دۆخی ئێستا لە کوردستانەیە پارتی ویچێتی زەرەر ناکەن؟ ئایا پارتی ویچێتی درێک بە دڵئێشانی شەقامی کوردستانی ناکەن؟ ئایا ڕەوایە ئەم هێزە تێکۆشەرانە ئەو مێژوە قوربانی دانیانەیە کە خەڵک لەگەڵیان بووە؟ ئێستا هێزێکی سیاسی خەڵکی دەمڕۆت بێ ڕێزم بۆ بینەران بە قۆندرە و نەئەلباسی پارتی ویچێتی و عیلەکانیان بکە. ئەمانە هەموو جێی مەترسین کە ئەبێ پارتی ویچێتی لەم تەوقیتە لایەنی کەم ینی هەڵوەستەیە بکەن لەسەر ئەوەی کە چی بکەن بۆ ئەوەی کوردستان و هەردوو حزبەکەش لە مەترسی دەربازکەن. کە من پێم وایە هەرێم وەکو هەرێمی کوردستان وەکو قەوارێکی سیاسی لەژێر مەترسی نییە، بەڵام مەترسی گەورە یەخەی پارتی ویچێتی ئەگرێ. ئەو مەترسی ئەگەر پارتی ویچێتی بە جددی وەری نەگرن، من پێم وایە ینی دۆخی زۆر خراپ چاوەڕێیانەکە. لەسەر ئەوە کاکاوێز، ینی ئەوان بە مەبەست ویان کردووە خۆیان ویان کردو مەسەلەن وەکو بەڕێز وتت بە شێوازێکی زۆر
ئاسنزم باسی یەکێتی و پایان حکومڕانی کوردی بکرێت بە هەر شێوازێک بخۆ خوێن و خەباتی لەسەر دراوە خۆ بە هاونتە دروست نەبووە یعنی ئەمە دەرەنجامی ململانێ و قۆڵبادانی تەشتی حەزبیەکێتی و پارتی نییە بەتاکی دەرەنجامی کەم و کورتی و خەلەلی ئجگار زۆر لە بەڕێوەبردنی ئێمەیە تەمان یعنی ئێمە ئەمەندە کەم و کورتیمانەیە بۆشایی ئەمەندە گەورەمان جێشت و ئەو هێزانە دێن ئێستاکە باس لە چاکسازی و لە حکومڕانیکی ڕەشی دەکەن کە ئینسان ئەوەی کە مێژوویەکی هەبێت لە قوربانیدان لە تێکۆشان لە نێوە پارتیویچێتی شەرمەکە کە ئەم هێزانە بێن ئاڵای چاکسازی و ئاڵای حکومی ڕەشید بەرزکردەوە کە لە کاتێککە ئێمە ئەتوانین بیکەین یعنی ئێمە ئەتوانین بە زۆر وەسی لە زۆر ڕێگا هەیە بۆی کە دڵی میلەتەکەمان ئاشتکەینەوە ئەم قۆناغا ئەستیارە تێپەڕێنین یعنی زانی پێم سەیرە پارتیویچێتی سوود لە تەجروبەی کەرکوو کوونینەوە و ناوچە دابڕێوە ناوچەکانی مادەی 140 وەرناگرن پێم سەیرەکە ئەو تەجروبە تاڵی کە لەوێ هەبوو خەریکە لە هەرێمی کوردستانیش هەمان کۆپی دووباراکەنەوە ئێستا ئەو باەی کە لە محکمەی فیدراالیەوە هەڵی کردووە ئەمەشتی تری بەدوادێ بێ پارتیویچێتی وریاتر بن یعنی بێ پارتیویچێتی ئەو کەم و کورتیانی کە هەن بەتایبەتی لە مەسلەی قانونی ینی ئێساکە دوور مەبینە بەیانی هێزیی تر هەستێ بچێشکات لە پارتیویچتیکە لە محکمەی فیدراالی بڵێ هێزانە هێزی چەکداری میلیشیانەیە ئەو کاتە لەوانەیە محکمەی فیدراالی بڕیاری ئەوە بدا کە ئەم هێزانە بۆیان نییە داخلی انتخاباتیش بن بۆیە ئەم مەترسیانە بێت جددی وەربگیرێن ینی ئەم مەسلانە هەرەوە نییە کە ئێمە بین خەڵک تۆمەتبارکەین ئێمە بین دژی خەڵک بین ئێمە بین بە زمانێکی تر وەڵامی ڕەخنەی خەڵک بدەینەوە ینی هەرەوە نیە ئێستا کە شەقامی کوردستانی ئەوانەی کەوتونەتە پاڵ ئەو هێز و لایەنە سیاسی ئەو پۆسوسیۆنانە ئێستا بەشێکی زۆری خەڵکی پارتیویشێتی نیگەرانن یعنی من ڕێژەم لە بەردەست نییە بەڵام من کەسم نەبینیوە ستایشی ئەو دۆخە لە هەرێمی کوردستان بکە ئەمە هەر ئەمە لە ڕووی حزبیشەوە ینی دەبێت ئێمە هەڵوەستەی لەسەر بکەین بین لێ کۆڵینەوەی ورد بین هۆکارەکانی ئەو هەموو کەم و کورتیانە چین ئێمە بۆ دۆخە گەیشتوین یعنی ئێمە بۆ گەیشتینە ئەم قۆناغەکە ترسمان هەبێت لە ئایندەی خۆمان ترسمان هەبێت لە ئایندەی هەرێمەکەمان ترسمان هەبێت لەوەی کە حزبەکانمان کە قوربانی گەوریان داوە بکەوێتە ژێر پرسیار بۆیە ئێستا کاتێتی یاری کاتێتی پارتیویچیتی واز لەو خلافە بێنن ینی پارتیویچیتی هیچ نەزانن نەبێ یەک شت لە بەرچاویان ڕوون بێ مانەوەیان پێکەوەیە تیاچوونیان پێکەوە یانەوە نییە هێزیەک لەم دوو هێزە لاواز بێ ئەوەی تر گرەوە منویستمەوە پرسیارکەم کاکاوێت ینی بۆ نمونە لە نقطەیەک ئەگەر پارتی سەرکەوێت پێت وایە مەسەلەن ئەتوانێت بەتەنیا یان یەکێتی سەرکەوێت ئەتوانێت بەتەنیا دۆخەکە ڕابگرێ یان ئەگەر ئەو بۆ نێچێتی شتێک بکە پارتی تووشی حاڵەتی و دەشکاردنەوەی بکە یان بە پێچەوانەوە پارتی شتێ بکە و یەکێتی تووشی دەشکاردنەوەی بکە بەڕاستی ئەمانە ینی ئەتوانن سوودی حەزبی لێ ببینن نەخێر بە پێچەوانەوە ئەزانی پارتی یانیکێتی تووشی هەر هەڵدێرێک بن زانی ئەگە پێشیان خۆش بێت تەرەفەکەی تر زەرری زیانی گەورە بەر ئەوەی تریشەکەوێت چکە چارەنووسی ئەم دوێزە پێکەوە هاتوون لە ماوەی 30 ساڵی ڕابردوو حکومڕانیان کردووە خوا نەخواستە بگا بۆ ڕۆژەی کە حکومڕانی بکەوێتە ژێر پرسیار و لە دەستیان بچێ هەردووکیان پێکەوە ئێریەوە نییە بڵێ تۆ دیفعەتوانم لە جوگرافیای حکومڕانی خۆم کەم شتیوان نیە بۆیە ئەبێ خوێندنەوە هەبێ ینێ بێ بای ئەوە پیاوی عاقڵەنەوە هێزانە هەبێت کە خوێندنەوە بۆ ئێستا هەلومەرجی عێراق بکە بۆ ئایندەی عێراق بکە ئایا 10 ساڵی تری عێراق بەرەو چ قۆناغێکە چیە ئایا دەوروبەری ئێمە بەرەو چۆ چێ ئایا ئێمە توانین لە چوارچێەوەی ئەو ململیانیانە بایەوە پارسەنگ ڕابگرین هێزی خۆمان بپارێزین دیفاع لە چیانی خۆمان و بوونی خۆمان لە هەرێمی کوردستان بکەین ئەمانە هەموو ئەو پرسیارانن کە لای پارتیویچێتی یەک فلسی قەڵبی لێنەوە بۆیە مەترسی ئەگەر ڕوو لە ئەم شێوە حکومڕانەیە کە 1001 خەلەلی تا هەیە ڕووی تێ بکە پارتی و یەکێتی پێکەوە باجەکەیەدن یعنی هێزیەک نییە ئێستا بۆ نمونە ئێمە چاوەڕێی بڕیاری هەڵبژاردنین کە ئەبێ عێراق سەرپەرشتی بکە باشە لەو هەڵبژاردنە هەر هێزێک لەم هێزانە تووشی شکست بێت تووشی دۆخێکی خراپ بێ هێزەکەی تر بە جۆرێکی تر باجەکەیەدا بیانی بۆ نمونە پارتی
با 45 کورسی بێنێ ئایا لەگەڵنەوەی نوێ ئەتوانێت حکوومەتی ئایندە پێک بێنێ یەکێتیش بە هەمان شێوە بۆیە چارەنووسی ئەم دوو هێزە پێکەوە گرێ دراوە و ناشتوانن ئەمە حکمی مێژووە ناتوانن لی دەرباز بن یعنی دەبێت شان بدەنە بەر ئەرکێک پیا بچنەوە و ژیانی حزبایەتیش لە کوردستان ڕێکخێنەوە بەڕاستی یعنی ئێستا بە جۆرێک بۆشایی دروست بووە ژیانی حزبایەتی وا شێواوە یعنی هەر دەمڕوتێک ڕێزمە حزبێک دانێ و دێ و کورسی شێنێ خەڵک کاردانەوەی خەڵک لە ڕقی پارتیویشی دیێ دەنگ بەو هێزانادا کە حەز بە مەترسیەکانی پشتی ئەوە ناکە بۆیە من دژی هیچ هێزێکی سیاسی نیم بەڵام پێم حیفە لە پێم ناخۆشە کە ئاستی وشیاری ئێمە کاردانەوەی ئەو ڕقەبێ بەرامبەر ئەم دوو هێزە هێزی ناپێگەیشت و گەورە بکەین فویتە بکەین کە دەرەنجام ئەنی زەرەری ئێزگار گەورە بەر خەڵکی کوردستانەکەوێ ڕاستە ئەزانی خەڵک بە شێوەی گشتی لە حکومڕانی ئێمە ڕازی نییە بەڵام بەدیلی پارتیویچێتی بەدیلێکی ئێزگار خراپن بەڵێ کاکاوێزی مەسەلەن هیوایە کە بووکێچێتی و پارتی ئەو فترێ دوای ساڵێک دابڕان لێکتر نزیک بە ساڵێک ینی لێک نزیکبوونەوەیەک لانیکەم مەسلەی حکومڕانی تا ڕادێک چۆتۆ شوێنی خۆی تا ڕادەیەک مەسەلەن لە کۆمەڵێک بابەتی تر مەسەن لە یادی یەکێتیە پارتی پیرۆزبای لە یەکێتی کردو مەسەلە لە ئیڤێنتەکەی هەولێرە پارتی بەشداری کردووە مەسەلە لە پڕ بڕیارێک دەرچوو مەسەلە لە دادگا بە غیابی بۆ 6 ئەفسەری دەستگای دژە تیرۆر ینی ئەمری سزای لە سێدارەدان ینی ئەمە جارێکی تریش ینی بەدەر لە بابەتی حزبی بوون خوێ بە برینەکە زیاتر ناکات و بەڕاستی قەزا و قزاش ناخاتە ژێر پرسیار و دۆخی سیاسیش ئالۆستەر ناکات بەڵێ بە تاکیدا ئالۆزی کردووە زانی بۆیە پێ بسەیرە لە هەندێک تەوقیتە هەندێک ڕوودا و دێتە پێشەوە کە مای تێڕامانە من نازانم حقیقەتی ئەو مەسلەیە چۆنە یا مەسلەی بڕیاری دادگایان هەر پرسەکانی تر هەرەوە نییە خۆزگە گرفتی کوردستان و پرسە وایە سەد گرفت سەد دەرگای گرفتمان لێ کراوەتەوە کە ئەوە عەقڵ و توانای گەورەیەوێ کە ئێمەشام دەینەبەری بۆ چارەسەرکردنی نەک گرفتی تری بۆ زیاد بکەین من پێم وایە لەم قۆناغەیە ینی لەم قۆناغە حساسەیە کە کورد لە عێراقیش پێویستی بە یەکدەنگی و یەک ڕیزیە بە تایبەتی کە ئەڵێم کورد پارتیویچێتی هێزی کاریگەرن تا ئێستا جێنوفوسیان هەیە یانێ ئەتیباریان هەیە لە عێراق ئەبێ یەک و یەکگرتوو بن ینی بەشێکی زۆری ئەو خلافانە جا حەق بەکێ و حەق بەکێنی ئەو بابەتێکی ترە ئەوە من قسەی دیان ناکەم بەڵام ئەبێ لە ڕووی ستراتیجیەوەی ئێستا کە ئێمە یەکگرتوو بین چووکە لە بەغاو لە شوێنەکانی تریش ئێمە هەلێکە دەینە هێزەکانی تر کە زۆر بە بچووکی لە ئێمە و لە کوردیش بڕوانن چیان بوێ فەرزی بکەن زانی دۆخێک هاتووەتە پێش ئێستا ئێمە چاوەڕی ئەوەی بەغدا لە کۆمەڵێ پرست یارمەتیمان بدای گوێمان لێ بگرێ کە هەندێک جاریانی سیاسەکانی بەغدا بەڕاستی جێی سوپاسن یعنی هەندێک جار ناتون ناکۆکیەکانی نێو هەرێمی کوردستان قوڵکەنەوە کە وەرەقی زۆر بەهێزیان بەدەستەوەیە بۆیە یاری نابێ ئێمە خۆمان بەدەستی خۆمان لاوازکەین لە ئاس ئەو هێزانەی تر باشە خۆ لە دوای 2023ەوە هێزی کورد پێگەی کورد لە عێراق ئەو یەکگرتووی بوو خۆ ئەمە پێشەوەی من بیزانم بۆ قیادەی سیاسی ئەم هێزانە باشتری دەزانن ئەوان لە ناو تەفاسیل و وردەکارەکەیان بۆیە ناکرێ هیچ ڕووداوێک ببێ بەمانی ئەوەی کە ئێستا کە پارتیویچێتی نەک لە یەک دوورخاتۆ بکە بە دوژمنی یەک ئەمە نە پارتی قازانجیلیەکە نەیەکێتی قازانجیلیەکە و هیچ چێزێکیشان ناتوانێت بە تەنیا حکومڕانی کوردستان بکە خۆ ئەگەر پارتی ئێستاکە 80 کورسی پەرلەمانی هەرێمی کوردستانی هەبێ ناتوانێت ئیدارەی حکومڕانی سلەیمانی بکە بە پێچەوانە یەکێتی 99 کورسی هەبێ ناتوانێت لە هەولێر حکوم بکە و واقعەکە تاتی ئەپەڕێ بەڵام من بە دڵنیایەوە ئەگەر خەڵکی تر لە دەرەوەی پارتی ویچێتی کورسی پێویست بەدەست بێنێ جێ بە پارتیویچێتیش لەقەکە ئەو کاتە هێزە ئەقلیمیەکان هێزە نێودەوڵەتەکانیش پشتیوانیەکەن بۆیە پارتیویچێتی سەیرەکە ئێستا ئەو ڕێگایەگرن کە لە خۆیانی تێکەدەن
و ئەمە دلیلی ئەوەیە بەداخەوە ینی کە واقعێکی تاڵە ئینسانە بێدانی پیا بنێ لە ناو قیادەی ئەم هێزانە بەڕاستی ینی بۆشاییکی گەورە هەیە کە پیاوی عاقڵ و پیاوی نەخێرتی تیانەماوە. ئێستا ئەوانەی کە لە فەیسبوک دەمهراش بوون هەموو ئەوانە بوونە بە سەرکردایەتی ئەم دوو هێزە بۆیە ئەمە بەڕاستی یعنی بۆشایەکی ئێجگار گەورەی دروست کردووە ینی ئێمە ئەگە بین دیراسەیەکی وردی بکەین لە نەوەتەکان پیاوە عاقلەکانی ناو حزب لە قیادەی ئەم هێزانە بوون لە هەردوو لە ینی ئێستا ئەو بۆشاییە درێکی پێەکەی یانی هەندێک جار کە بینی لەو فەیسبوکە ڕێی ئەندامێکی قیادی ئەم حزب و حزب بەڕاستی شەرم بە خۆتەکەی کە ڕۆژە لە ڕۆژان حزبی بوویتە ینی بۆیە ئەمانە دەرئەنجامی ئەوەن کە ئێستا پارتیویچێتی گاندۆتە قۆناغە کە درێک بۆ مەترسیانە نەکەن کە یەخەی خۆیانی گرتو بەرژەوەندەکانی خۆیانی تیا ئەکەوێتە بەرمەترسی پێشەوەی بەرژەوەندی میلەت بکەوێتە بەرمەترسی ینی ئێستا منەمەوێت نمونەی کەرکووک یا تەرکیز بخەمە سەر کەرکووک و نینەوە ئەو کاتێک کە ئێمە ئیداری ئەو شارەمانەدا تەمان ناکۆکیەکانی ئێمە ئەمەندە بێمانە بوو درێکمان بۆ مەترسیانە ناکرد کە ڕۆژە دی یەخەمان نەگرێ ینی ئێمە بە دوو ئاسایش بە دوو پەروەردە بە دوو گەڕک بە دوو چیچی بە هەموو ئەوانە دانی کۆمەلگای کەرکووکمان بە جۆرێ دابش کرد نامانەزانین دەرئەنجامی ئەم ناکۆکیانە و بەم عەقڵە سیاسیە ئیدارەی ئەو شارە نادرێ تووشی دۆخێک بووین کە هیچ کوردێکی دڵسۆز خۆزگەی پێ نەخواست بەڵام ئێستا با پارتیویچێتی بچن دیراسەیەکی وردی دانیشتوانی کەرکووک و ئەو ناوچانە بکەن بزانم کوردی کەرکووک ئێستا لەو ژیانە سیاسی و ئیداری کەرکووک ڕازیە یا ڕازی نییە بەراوردی بکە لە کوردی کەرکووک بپرسی بەشێکی زۆری ئەگەر هەر بەشێکی کورد ئێستاکە ئەو واقعی قبوڵ و پێی خۆشە و کەم و کورتەکانی ڕابردووی حکومڕانی کوردی لە کەرکووک ئێنێتەوە بەرچاو بەراوردیەکە و ئێستای باشترە ئەیبێکی ئەمەندە گەورەیە ئەیبێکی ئەمەندە گەورەیە کە ئەبێ ئەم هێزانە لە ئاستی هەوەسە بکەن و بێن ژمارەیەکی ئێزگار زۆر خەڵکی لەسەر بدەنە دادگا نەک پاداش بکرێت ئەم دۆخەی کەرکووک بۆ هەرێمیش ڕاستە بەڕاستی ئێستا پارتیویچێتی لەو قۆناغن کە درێک بۆ مەترسیانە ناکەن درێک بەوانە ناکەن خۆ ئیدارەی کەرکووک یان خەڵکی کەرکووک یان ئەو وەزە سیاسی کە لە کەرکووک ڕاستە ئیدارەکە گۆڕا بەڵام ژیانی خەڵکۆکو خۆی مایەوە ڕاستە ئیدارەکە گۆڕا بەڵام کەرکووک وەکو شار وەک خۆی مایەوە لە هەرێمی کوردستانیش ئیدارەی هەرێمی کوردستانی شەمێنێ ئەوەی کە گرفێت ترس لە پێگەی پارتیویچێتیە بۆیە دەبێت درکی پێ بکەن کاکاوێز بۆ پێیکە بەڕێستان فترێکی زۆر مەسەلەن لە کەرکووک بەرپرسیارەتێکی حزبیتانە بوو ئێستا پارتی دموکراتی کوردستان و لە ڕێگەی کاکشاخەوەم بانگەشەوەکەن کە لە کەرکووک بە پێچەوانەی ئەوەی کە جەنابەتێ کە دەنجیان زیادی کردووە و خەڵکێکی زۆر لەگەڵیانە و ڕۆژ بە ڕۆژ بانگەشەکەنەوەی چێتیژەڵێ ئێمە ماینەوە لەگەڵ خەڵکی کەرکووک ینی کەواتە بەڕێزت باسی کامە ئەەکەی و ئەوان باسی کام دانیشتۆ و کام کووردە ئەەکەن من باسی ئەو کوردەکەم کە دانیشتوی کەرکووکە بەڕاستی من زوو چمە کەرکوو خەڵکی ئەوان مەسەلەن کاکشاخەوان لێمە کورسیمان زیاد کرد زای چۆنە گەزای من وەڵامی خەڵک نادەمەوە بەڵام بەشێکی زۆری ئەزانی بەشێکی زۆری ئەو سیاسیانی کە بە سوتفە بوون بەشت بەڕاستی لەسەر ئەساسی درۆ بوون بەشت لەسەر ئەساسی فشەفش بوون بەشت بۆیە ئەم بەشە دایمەن ئەزانی بەپی حەزی هەندی ئەشخاص لێ دوان و قسە و بابەتەکان شڕۆڤاکە کە ئەمە پرسێکی ترە ئەمە ئەو قسانە وەرنەگیرێ با پارتیویچێتی لە ڕێی موسەساتی خۆیانەوە کە دەیان و ئەسەساتیان لێ بچن ڕاپرسی لە کەرکووک بکەن لە دانیشتوانی ئیسکانی بکەن لە تەپەی بکەن لە ڕەحیماوای بکەن لە شۆراوی پارتی و لە شۆراوی یەکێتیشی بکەن بزانم ئێستا خەڵک بۆ دۆخە ڕازیە یا ڕازی نییە کە ئەزانی ڕاکردنی ئێمە تەسلیمکردنی کەرکووک بەقەد ئەوە عیب نییە ئێستاکە کوردێک هەبێ با بە ژمارە کەمش بن بەڵام کوردێک هەبێ بەو واقعە ڕازی بێت چونکە بۆ تەهدیدی لەسەر نییە ئەو واقعە ئێستا وایە تەهدید لەسەر ژیانی کوردی ناو شار نییە من قسە لەسەر دەرەوەی کەرکووک ناکەم ئەو کێشەی زەوی و زاریش دەبێ یەک بەیەکی ئەو نوێنەرانەی کورد
بەو بەرپرسانەی کە لە ئیدارەی کەرکووکیش بوون لە کاتی خۆی ئێستا بێن دادگایی بکرێن بەشێکی زۆری کەم و کورتی ئەو مەسئولانە بوو کە تێگەیشتیان بۆ مەسلەی قانون و ئەو چەمکە یاسایانە نەبوو ئەتوانرا بە یاسا چارەسەر بکرێ تۆ داوا لە جوتیارێکی قوربەسەری نەخوێندەوار مەکە بێ دەرگای محکەمەت بۆ بگرێ ئیشی پارتیویچیتی و ئەو دام و دەستگانە ئەوە بوو کە پارێزەری لێوەشاوە بۆ ئەو خەڵکانە بگرن بێن کێشەی و زویزارانەیان بۆ چارەسەر بکەن ئێمە دەستمان بۆ یەک مەلەف نەبر بە چارەسەرکراوی بە پێچەوانەوە ئەزانی هەموو ئەو مەلەفانەمان ئالۆز کرد نەشمان توانی ئیدارێکی بەش بدەین بۆیە ئەوەی کە ئێستا باسیەوە کە وڵات دۆخی کەرکووک وایە و یانوانێ ئەمەیە یانەوەیە من بەڕاستی زۆر واقعیانە من ئەچمە ناو خەڵک لە کەرکووک لە چایخانەکان لە شوێنە گشتیەکان خەڵک کە بینم بە پێچەوانەوە من ئەوەی کە لە کەرکووک ژیا بێتم لە 2023 بۆ 2017 قەت شەوێک نەمتوانیوە بە ئازادانە بە ناو بازارا بڕۆم بەڵام ئێستا خەڵک تا چواری بەیانی لە لەفەخانەکانی ڕاحیماوە لە فاخوا دۆخێکەیە کە خەڵێک وردە لەگەڵ ئەو ژیانە ئەوێ ئاش بۆتەوە و ژیانی خۆی لەسەر بنەمای ئەوەی کە لەسەر ئەو بنەما تازەیە ڕێخستووە و ئەمە ئەبێ ئێمە دانی پێیا بدەین نەمانتوانی بە باشی ئیدارەی کەرکووک بدەین کاکە ئێستاکە لەو کەرکووکە ئەگەر هەر کوردێوی گیرێ هەر کوردێک تیرۆر بکرێ تۆ ئەزانی چێ تیرۆری کردووە بەڵام ئێستا تا ئێستاکە دەیان کەیس کە کوردیشن تیرۆر کراون ڕفێنراون کوژراون ئێستاش نازانن کام دەستگا بووە ئەچوویتە ئاسایشی پارتیوت ئاسایشی کێتیە چویتە کێتیوت پۆلیسە چوتە پۆلیسە دوو فلانە بەڵام ئێستا هێزێک لە کەرکووک مەسئولە ئەگەر یەکێک بکوژرێ ئەو لی مەسئولە ئەوە خرێتە ژێر پرسیار و ئەوە بە من دیفاع لەو هێزانە ناکەم بەڵام دۆخێک هەیە ئێستاکە کە عیبەیەکی گەورەیە بۆ مێژووی ئەو حکومڕانی ئێمە لە کەرکووک بۆیە ئەمە بە قسەی ئەو پینە ناکرێ بەڕاستی ینی دۆخێکە کە ئەبێ لەوێش کەس براوە نیە کاکاوێست لە کەرکووکیش نەخێر ئەزانی سێری کە بە نەتیجەوە ئەزمموی کورد بووە ئەوە هیچ عەرەبێک هیچ تورکمانێک هیچ کەسێک ناڵێ ئەوە تەجروبەی پارتیویچێتی بووە ئەو تەجروبەیە زۆر ناشرین بوو تەجروبەی کورد بوو بەوانەی کە دژی پارتیویچێتیشن ئەمە تەجروبەی کورد بووە بۆیە تەمان ئەزانەی کورد وەکو نەتەوە لەوێ تووشی داڕمان و زیان بوو کە بەداخەوە یعنی حکومڕانیەکی ئیجگار خراپ حکومڕانیەکی زۆر ناڕێک کە ئەو کاتە ئێمە هاوارمان زۆرە کرد ئێمە دەنگمان زۆرە کرد ئێمە داوامان نەکرد کە پێداچوونەوە کرد کاکە یەک کەسێک لەسەر گەندەڵی و دزی لەو فترەیە نەدراوەتە دادگا نە لە دادگای حزبی نە لە دادگای حکومی ئەوە ئیمڕۆ دادگای نەزاها حکمی کوردێکی داوە بە دزی ێ باشە تۆ معقولە چاو لەو هەموو دزیا بپۆشی کە لەو شارە ئجا ئەگەر ئەوانەی کە بەرپرسیارەتیان هەبوو لە کەرکووک دۆخیان لەگەڵ بەغا باش بواە ئەمودەوە ئەمە لە چوارچێوەی عێراقین و واین و ئەگە بەغا چاوی لە دزی و کەم و کورتیان بپۆشە ئیتریان کردە پرسێکی قەومی ئاود ئەمە مەسلەیەکی قەومی ئێمە کوردین بۆیە بەغا دژمان وایە ئەزانی بەم جۆرە کەم و کورتی خۆیان داپۆشی و قیادەی سیاسی ئاگادار بوو لە هەموو ئەی بۆ عاریات جامە بەستمەوەیە من بۆیە نمونەی کەرکووک مێناوە ئەم نمونێ ئەم تەجروبەیە لە هەرێمی کوردستان پارتوی چیتی حەق نییە ڕێبدەن دووبارە بێتەوە ئێستا لە هەرێمی کوردستان دووبارە بێتەوە کاکاوێز ینی هەمووان ئەو غەڵەتانە ئەمانە و تەجروبە تاڵە بەم جۆرە بڕوا بەم شێوەیە ئێستا پارتیوی چیتی سیاست بکەن لە هەرێمی کوردستان بەتاکی زۆر خراپترە بێ لەوەی کەرکووک بە دڵنیایی زۆر خراپترە بێ لەوانەیە ئەوەی کەرکووک کە زۆر باکیشیان پێ نەبوو تووشی چەرمەسەریەک بوو خەڵکەکە تۆزێ ناڕەحەتی بینی بەڵام ئەمان چووکە لە شوێنی خۆیان بوونە و ئەو مەترسیان ئەو بایەخە نەبوو بەڵام لێرە کە توش بن خراپ تووشە بن یعنی ئەمە ئەبێ ئاگان لەو دۆخە بێت چووکە ئێستا بەغاکەی 2023 و 2000ەکان نییە ئێستا بەغایەکی ترە ئێستا وەزعی ئەمنی لە عێراق وەزعێکی باشە ئیمکانیەتی مادی پارێکی زۆری لەبەردەستانی حکومڕانی خەریکە لە بەغدا کاکاوێز بەو پێی کە بەڕێزت تەجروبەی کەرکووکت بینیوە تەجروبەی کەرکووکت بینیەوە لە هەولێریشدا ئانیشی و خەڵکیش لەوێ ئەبینیت مەسەلەن لە سلێمانیش ڕەنگە نازام هاتوویتیان ناو فترەیە
ئەکیید مەسەلەن هەموو ئاگاداری دێم جار دێم بەخێر بێ تەجروبەی هەموو هەرێمی کوردستانە لەبەردەستە ئەو خاڵانەی کە بەڕێز وەکو نووسەرێک وەکو چاودێرێکی سیاسی زۆر ئازارتەدەن کە حکومڕانی چێتی و پارتی ئەیکەن مەسەلەن کامانن کە زۆر ئازاری تۆدەن دەزانی ئەوەی کە زۆر بێباکن بەرامبەر خەڵک بەرامبەر خەڵکی خۆیان یاری ئەزانی ئێستا بۆ نمونە من زۆرم بیر لێ کردەوە بەڕاستی وەکو مەتەڵێکیشە بۆ هەماڵ نایە ینی تۆ لە هەموو ڕوویەکە گوشارن لەسەر لە هەموو ڕوویەکەوە باشە حیکمەتی ئەمە چییە تۆ کۆمپانیاکان قەبەکەی دەوڵەمەندترکی بە گیرفانی خەڵکی قوربەسەری پارتیویەکێتی کە کامیرەی تیژڕەوی دابنی لەم قۆناغە لەم دۆخە یعنی زانی هەندێک جار ئینسان کە بیرەکاتەوە تەماشایەکە باشە ئەمە کەسێک نییە یان بەڕاستی کە تۆ هەموو احتیمامت بۆ کۆمپانیا و دەوڵەمەندکردنی ئەشخاص بێ ئیکاکە بزانە ئەو میلەتە پشتە لێکە خۆ ئەو میلەتە قابلە یعنی ساڵێ 10 ساڵ تحملی ئەو دۆخەی تۆ بکە تۆ لە 2014ەوە بە جۆرێک موچە ئەدەی ینی ئەمانە هەموو گرفتن شتێکی تر نییە ئێستا شتێک نییە لە حکومڕانی ئێمە جێ ستایش بێ ینی ئێستا شتێک نییە پیاو لە ڕووی بێ لە تەلەڤیزیۆنێک باسی ئەو دەستکەوتە بکە باسی ئەم شێوە حکومڕانیە بکە کە ئینسانی کورپی سەربەرز بێ بەڕاستی یاری ئەوەی کە هەیە کەم و کورتی ئیجا لەناو ئەو هەموو کەم و کورتیا پارتیویچێتی دەستیان کردوتی یەخەی یەک خەریکە یەخەی یەکدا دەڕین کێ قازانجەکاتەمان لەوە کێ قازانجەکە ئەو هێزانەی کە شایستەی ئەوە نین حزبن هێزی سیاسی بن بەڕاستی یاری ئەو هێزانە ئەوە بەداخەوە ئەیڵێم ئەو هێزانە هین ئەوە نین کە خەڵکی هەرێمی کوردستان باشە کاکاوێز یعنی ئەوەی کە ئەبیدرێ ئەیبی پارتیوی چێتی نەبێ خەڵک دەنگ بەو هێزانە نادا بەڵێ کاکاوێز خەریکە مەسەلەن ساوەیە بیندرێ لە نقطەی قووەتی یەکترە دەن مەسەلەن پارتی دموکراتی کوردستان و پرسیاری پێشوم لێ کردی کە لە ڕێی دادگاوە ئێوێ لە دژە تیرۆردا کە نقطەی قووەتی هێزی یەکێتی وەکو هێزی سەربازی یەکێتی ئێوێ لە نقطەی قووەتی پارتیدا ینی هەم دادگاش بۆ منە ئەمڕۆ کاک سعدی ئەڵێ وڵی شەرمەکەم باسیێندێ بڕیار کە مەسەل مامۆستا عەلی باپیر واڵێ خەڵکێکی زۆر قانونیەکە خۆیان مەسەلەن ئەڵێن سەروەری یاسا کە ڕۆژگارێک کە خەڵکێکی زۆر بانگەشەی ئەوەی بۆ ئەوە کرد کە سەروەری یاسا ئەبێ هەبێ و قوربانیشی زۆر بۆ درراوە ئەمانە چێ ئەیکا ئێرانە تورکیا ئەیکا داعژێکیان خۆمانی خۆمانی کاکەمانە هەوی خۆمانی چ کاریگەریەک دروستەکە کاکە مەسەلەن چ مەترسێکی گەورە ئەو لێدان لە نقطەی قووەتی یەکتر ئەزانی قەڵەوکردن و بەهێزکردنی ئەو هێزانەیە کە زۆر دژی پارتیویچێتین ئەو هێزانە زۆر دژی پارتیویچێتین ئەوانە بەهێزەکەین ئێمە بەم هەڵسو کەوتانە فرسەت دەدەین بەو هێزانی کە زۆر دژمانن وای شەکەین میلەتەکەمان پاڵ پێوەنین بۆ ئەوەی کە بۆ ئاراستەیە بڕۆن دەرەنجام کە ڕووداوەکە ڕوویدا دۆخێکی خراپاتە پێشەوە لە دەستی پارتیویەکێتی دەرچوو ئەو کاتە ئیجاد تۆمەتی زۆر ئاسان حازرە ئەم خائین و ئەو خراپ و ئەو وایە ئەمە هەر هێزی کوردی بەمەوە گردوێتی ینی هەر ڕووداوێک کە بە دڵیشی نەبێت بە جۆرێک لە جۆرەکان بشکێتەوە ئێتر تۆمەت حازرە بۆی پێشەوەی بگەینە ئەو قۆناغە ئێستا بێ ئەمان پارتیویچێتی یعنی پێم سەیرە ئێستا ئێمە بۆ نمونە لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی عێراقی دانیشین تحالفەکەین گفتوگۆکەین ڕێککەوتنەکەین بەنا پێم سەیرە پارتیویچێتی پێکەوە دانەنیشن یعنی ئەمە پرسیارە بێ سەرکردایەتی ئەم هێزانە وەڵامی بدەنەوە ینی بۆ نمونە ئێمە لەگەڵ تورکیا ئامادەین ڕێککەوین لەگەڵ ئێران ڕێککەوین لەگەڵ ئەمریکا ڕێککەوین لەگەڵ شەیتان لەگەڵ دار و بەر ڕێککەوین بەڵام لە ئەم دوو هێزە حازرنی لەگەڵ یەک ڕێکەوە کە بەرژەوەندی هاوبەشیان ئێزگار زۆرە پێکەوە وەکوتم چارە نووسیشیان پێکەوە هەر هێزێک لەم دوو هێزە تووشی شکست بێ باجەکەی بە قورسی هێزەکەی ترەیدا و ئێمە لە بۆ نمونە لە تەجروبەی گۆڕانیشەوەمان بینی بۆ پارتی تووشی سەر ئێشەیەکی گەورەی حکومڕانی بوو کە گۆڕان لە یەکێتی جیاوەوە کە یەکێتی ئەو سەردەمە لاواز بوو بۆیە ئەمە قاعدەیەکە ئەلفوبی سیاسەتی حزبایەتیە لە هەرێمی کوردستان کە ئەبێ هەموو کەس بیزانێت زۆر ئاسانە یعنی ناکرێ ئێستا تۆ بێ ململانیەکە وا قوڵکەیتەوە وا تونکەیتەوە کە دەرئەنجام خۆت ینی فرسەت دەدەیتە ئەو هێزانە کە زۆر دژیتەوە بەخوا ئەو هێزانە کورسی
کورسی پێویستیشنا بەڵام ڕێژەی کورسیان بەرز بە سەر ئێشەیەکی زۆر گەورە بۆ پارتی بەڵام باسەکەن کە ئەو هێزانەی بەشێکی لەو هێزانی کە بەڕێزت باسەکەی دروستکراوی یەکێتی و پارتین مەسەلەن ینی خۆیان دروستیان کردوون بۆ هەڵمژینی ناڕزای و ئەگەر دروستکراوی پارتیویچێتی من ئەوە هیچ حکمەتی تیانە ئەو کاتە لە دەستی پارتیویچێتیش دەرەچێت ینی چی دروستکراوی پارتیویچێتین پارتیویچێتی ئەگەر هەر ئەوە بەسە بۆەوەی پارتیویچێتی بە خۆیان نابچنەوە ینی پارتیویچێتی تێگەیشتون کە خەڵکێکی ئێجگار زۆربایی دەبیسی کورسی ناڕازی هەیە لە پارتیویچیتی ناڕازیم بۆیە چەند هێزی کارتۆنی دروستەکەن کە هەر ئەمە بەسە بۆەوەی بێت باشە لە جاتیەوەی هێزی ئاواتە زیور دروستکەی هێزی کارتۆنی دروستکەی بۆ نایەن چارەسەری ئەو دۆخە بکەن یعنی بۆ نایەن کورد ئاشکردنەوە بۆ نایەن ئەو دەنگە ناڕزیانە ئاشکردنەوە یعنی ئەمە زۆر ئاسانە زانی هەندێک جار داوای لێبوردنێ دڵی خەڵک ئاش دەکەیتەوە هەندێک جار بە کۆمەڵێ بەرنامە ینی لایەنی کەم ئەو متمانەی کە لە دەست دراوە ئەو متمانەیە ئەتوانی ئیشی بۆ بکەی بەدەستی بێریتەوە متمانەی خەڵک بنەمایە بۆ سەرکەوتوی حکومڕانی بۆ سەرکەوتوی هەر حزبێک ئەگەر هەر حزبێک کار لەسەر متمانەی گشتی خەڵک نەکە بێ بۆ جۆرە لە هێزی کارتۆنی دروستکە هیچ بە فرای ناکەوێت ینی ئەوە حزبی بەعز دەیان هێزی کارتۆنی دروست کردبوو خۆ وەختی سەدام حوسێن وەزیری کوردە بوو سەرۆکی حزبێکی کوردی بوو بەڵام هێزەکە لە هەناوی بەعز بۆ ئامانجێک دروست کرا بوو ئەمانە دادی هیچ سیاسی نادەن بۆ پرسیارە بۆ پرسیارە ڕەنگە شخصی بێ بەڕێستان پێشتر ئێستاش ئەکیدم ئینتیماتان پارتی یمکوراتی کوردستانە و لە خەمخۆری و قسەیەکەن ئەمە گرفتت بۆ دروست ناکات مەسەلەن پێیان ناخۆش بێ کە ڕاستەکان بڵێ جاگەر کادرێکی چێتیش بە هەمان شێوە بێ ئەنی ئێستاەوەی کە جەنابەت لێرەکە لە گفتوگۆداین و لە پانۆڕامادای ئەوە گرفت بۆ تۆ دروست ناکە لای پارتی دموکراتی کوردستان کە تۆ من ئەوەی بزانم کە لەگەڵ هەرە بەرپرسە باڵاکان پەیوەدیت هەبووە سپاس دەکەم وەڵای من بۆ قەنەعەتی خۆمەژێن بەڕاستی من گوێم لەوە نیە چێنی گەرانە بێ کێ ئەمەی بەدڵێ یا ئەوەی بەدڵێ من تا ئێستا بۆ قەنەعەتی خۆم ژیاوم ئەوەی کە بەلایشمەوە گرنگە قەنەعەتی خۆمە بەڵێ بە تاکید نەک ئێستا لە ڕابردووش ینی نیگەرانی ئێجگار زۆر هەبووە کە فشاریشە بۆ لەوەی کە ڕێیەکانی من خزمەت ناکەن لەم قۆناغە بە تایبەتی بەڵام من ناتوانم ینی هەندێک جار ناکرێ ئینسان ئەو واقعی کە ئەیبینێ درکی پێیەکە باسی نەکە تەرحی نەکە بۆ چارەسەر من ئەوەی کەوتم ئەوەی جناب شت ئیشارەت پێدا من لە دڵسۆزیمە خۆ ئەگەر دڵسۆز نەبم بۆ قەزیەکە بۆ کورد بۆ ئەو هەلو مەرجەی کە هەیە درک بۆ مەترسیانەی کە درکم پێ کردو ئەگەر دڵسۆز نەبم هەر وەکو خەڵکی تر ئەتوانم ئەوەی کە زۆر ئاسانە ئەوەی کە زۆر ئاسانە ئەو تەسری حەپڕ لە فشانەیە کە خەڵک ئیمڕۆ لە تەلەڤیزیۆنەکانەیدن ئەوە زۆر ئاسانە ئەوە مناڵێکیش پێوێرێ بەڵام من پێم وایە ئازایەتی ئەوەیە کە تۆ ڕێی خۆت بە سەرەحی بڵێ بێ پێچووپەنا و ترس نەبێ ینی بۆ قەنەعەتی خۆت بۆ وجدانی خۆت ئینسان وجدانی خۆی ئازاد کە لەوەی کە خاتری ئەم و ئەوە بگرێ دوو کەمیشمان نەکردووە بەڕاستی یاری کەمیشمان نەکردووە ینی من نەکخۆم من باپیرم پارتی بووە هەر بۆ زانیاری جنابەت باپیرم لە سجن مامۆستای برامە ئەحمەد کردوێتی بە پارتی کە پێکەوە سجن بوونە ئەو پارتەکەی ئەو کات ینی سەردەمی شۆڕشی ئەی بەڵێ باسی پەنجاکانەکەم پەنجاکان چارەسەر چییە کاکاوێت مەسەلەن دەنگێک لە چۆوە دەنگێک لەوەی تر یعنی هیوادارم مەسەلەن ئەوەی کەوتم مەسەلەن کە بە پرسیار شخصی کردم تەوزیفی کەم بەوەی کە بەڕاستی ینی ئەمە نەبێت کە بڵێن کاکاوێز دەنگێکە قساکە ینی ئەمە زەنگێک بێ جاران مەسەلەن ئەیانوت کە کادری پارتی دموکراتی کوردستان ناتوانێت قسە بکە ڕخنە ناتوانێت بگرێت ئەوە تا بەڕێزت بە دەنگێکی زوڵاڵ ڕخنە لە هەردوو لایەکەگری و یەکێتی ئەوە ڕخنارە گیری و بەردەوام ئەمە هەیە بەڵام ئەم دوو هێزت چۆن بێن سوود لەمانە وەربگرن ینی لەکوێ ئەوەی تۆ هەستەکەی زیادە ڕۆیەکی تیاابێ لەکوێ هەستەکەی مەسەلەن یان کەمی شدوتوە لەسەر ئەو دۆخە بەڵێ زۆر کەمم وتوە بەڵێ زای چارەسەرەوەی پارتیوێکیتی پێکەوە بن یعنی زانی متمانە و قەنەعەتێکە بێت دروست بێ بۆ بەڵام پێکەوە بوونێک کاکاوێت مەسەلەن لەماوەی ڕابردوو خەڵک هەندێک حاڵەت تەجروبەیەکی تاڵی هەیە
بەڵێ پێکەوە بوونێک چۆن پێکەوە بوون ئەزانی ئەگە درێک بە مەترسیەکان بکرێ پێم وایە وەسیلە زۆرە بۆی کە پێکەوە بن ئەوە جارێ ئێستا مەسەلەی حکوومەت و ئەو پەرلەمان و دامەزراوەکانە پرسێکی ترە یعنی ئەوە لێگەڕێ بەڵام تۆ بۆ هەڵبژاردننی ئایندە بۆ 4 ساڵی تر بۆ کەرکک بۆ بەغدا بۆ دەوروبەرمان بۆ وڵاتە ئیقلیمیەکان زانی لایانی کەمە بێت لەسەر ئەم پرسانە ڕێککەوت لەنی ئێستا ئێماگە خلافمان لەسەر ئەم حکوومەتە بێ لەسەر دامەزراوەکانی قانونی هەرێم بێ ئەمە پرسێکە بێری پارتیویچیتی زۆر ئاسان دەتوانن جارێ بەردێکی لەسەردانین بەڵام هەنگاوی دوای ئەمە ئەوەیە من قەناعەتم وایە پارتیویچێتی ناچاریش بن بەخواستی خۆشیان نەبێ ئەبێ قۆڵی لێ هەڵماڵن بە یەک لیستیش داخلی انتخابات بن ئەبێ پێکەوە بن ئەبێ لە ئێستاوە پێشی انتخابات بەرنامەی 4 ساڵی حکومڕانی ئایندەدا بنێن ئەو کەم و کورتیانە ئەو بە تایبەتی مانی کورد گرفتی لە مەسلەی قانونی زۆرە بایەخی پێنادا گرنگجی پێنادا نابێ ئێمە هیچ شتێک بدەینە دەستی بەغاو لە مەسلەی قانونی یانێزانی مشتومڕی 10 ساڵ مشتومڕ لەسەر مەسلەی نەوت کرا دەستوریە قانونی نییە چی نییە دوای 10 ساڵ کورد تێگەیشت لەوەی ئەو مەسلەیە دەستوری نەبوو یعنی مافی دەستور کە کورد تایە باڵادەست بوو لە نووسینەوە مافی داوەتە بەغدا کە ئەو ئەبێ نەوت بە بازاڕی بکە بۆ مەسلەکانی تریش ینی ئێمە معقولە پارتیویچیتی بای ئەوە خەڵکی عاقڵیان نەبێت کە تۆ لێ ڕاهاتوی هەموو ساڵێ چاویان لێ پۆشتی و تەمەنی پەرلەمان درێژەکەیتەوە ئیکاکە ئێستا هەلومەرجی 10 ساڵوەکو پێش نییە ئێستاکە هێزی تر هەیە چێ لە بەغاشکات لێکە محکەمەیەکەیە پێت خۆش نییە کە بڕیاری دابێ ئیلتزامی پێوەکەی کە کرد کە ئێستا کراویشە بۆیە دەبێ زانی حازر بن شنوکەوی 4 ساڵی ئایندە بکەن کە دەرفەتی قانونی نەدەینە دەستی بەغدا و خەڵکی تر بین لەسەر بەرنمەیەکی حکومڕانی بەڕازگۆیانە ئێمە ڕێککەوین یعنی بە جۆرێک کە خەڵک ئاشکێن و کاکە ئێستا کارنامەکەی محەممەد شیع سوودانی ئیشکردنە بۆ ئاشکردنەوەی شەقامی شعیلە لە هێزە شیعەکان و ئیشی گەورەی شەکەن و پێشم وایە لەوە سەرەکەون ئەو دەنگە ناڕەزایانی ئەو شۆڕشەی کە لە ڕابردوش کرا دژی ئەم سیستەمە حکومڕانێ وردە بە خەدەمات دڵی خەڵکە تۆیش لە هەرێمی کوردستان هەلومەرجەکە زۆر لەبارە پارە هەیە ئیمکانێت هەیە چوزانم کۆمەڵی وەسیلەت هەیە بۆی دڵی خەڵکی خۆت ڕازیکەی خەڵک نەکرێتە قوربانی ئارەزووی ئەشخاص ئەمە مەترسیە لەسەر ئایندی ئەم دوو هێزە بۆیە دەبێت پێکەوە بنمەنی ئاسانترین ڕێگا بۆ پارتیویچێتی پێکەوە بوونەوە قورسترین ڕێگا ئەوەیە دژی یەک بن بەڵێ کەواتامە لە کۆتایی دواسەرنجی بەڕێزت چییە لەسەر کۆی دۆخەکەوە ئەو مەترسیانەی لە تەفاسیلی بەرنامەکە باست کرد وەڵی من هەست بە مەترسی گەوراکەم لە سەر ئەم دوو هێزە پێم وایە دەبێت عاقلەکانی ناویان ئەوانەی کە لیزگن لە بڕیاردەران ئەوانەی کە لە قیادەی ئەم هێزە سیاسیێن زانین دەبێت بە وردی دیراسی هەموو کونوکە لەبەری ئەو دۆخە بکەن ئەو مەترسیانە چی دین گەورەترین مەترسی لەسەر هەرێمی لەسەر پارتیویچێتی نە ئێرانە نە تورکایە نە عێراقە نە هیچ وڵاتێکە ئەزانی نیگەرانیەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە پارتیویچیتی ئەبێت تێ بگەن کە نەوت تەسلیمەکرێ خەڵک پێی خۆشە باشە خەڵکی هەرێمی کوردستان هەر ئەو خەڵکە قارەمانە نەبوون هەر باوکو کە سوکاری ئەو خەڵکە تێکۆشەرە نەبوون کە بە هەزارە شەیدیان لە پێناو نەک پارتیویچێتی لە پێناو ڕەمزەکانی پارتیویچێتی داوە ئەی ئێستا بۆ خەڵک بە تەسلیمکردنی نەوتی هەرێمی کوردستان دڵخۆشە باشە خەڵک لە هەرێمی کوردستان بۆ بە بڕیاری محکەمەی فیدراڵی دڵخۆشە ئەمانە پرسیارن بۆ پارتیویچێتی هەر ئەو خەڵکە بوو لە 2010 دژی بڕیارێکی پەرلەمانی عێراق دژی کەرکک و ئەو ناوچانە نیزیک 100,000 خەڵک خۆ بەخش هاتنە سەر شەقام پشتیوانی پارتیویچێتی ئێستا ئێمە ئەتوانین لە کەرکک و لە هەرێمی کوردستان بە 10,000 کەس بێنین سەر شقام ئەمانە پرسیارن بۆ پارتیویچێتی
کە ئەبێ درێک بە مەترسیەکی جددی لەسەر پارتی ویچێتی هەیە. ئەو مەترسیە با بە وەهمی ئێران و دەستی تورکیا و دەستی فلان نییە، با بە ئەو مەترسیە شێوەی بەڕێوەبردننی ئێمەیە کە کەم و کورتی زۆری تایە. وەڵی خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکە هەموو شیارە هەم تێگەیشتووە، ئەنی شێت نییە لە خوت و خۆڕایی دژی پارتی بێ یانی چیتی بێ یا حکوومەتەکەی بێ، ئەگەر نەبینێ فشاری زۆر لەسرە کەم و کورتەکان بە چاوی خۆی بینێ، یعنی وەکوتم دەیان نمونە هەیە تۆ خەڵک مەکە بە قوربانی ئەوەی کە کابراایەک دێ دەوڵەمەنیکەی کۆمپانیایەک دێ گەورەیکەی خەڵک لە ئەولێوێت بێ خەڵک ستراتیج بێ کە خەڵک ستراتیج بوو ئێمە تووشی هەندێک هەڵە نابێت کە بەداخەوە تا ئێستا لەسەر ئەو هەڵەیە ڕووین. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاوێز مەلا پەروێز نووسەر و چاودێری سیاسی، سپاس بۆ بەڕێستان بۆ گفتوگوێکە لە شاری هەولێر لەگەڵ مابوون. بینەرانی خۆشیویست لەگەڵ هاوکارانم پارۆڕامان پێشکەشکردن، وەلایەتان ئەمانەتی خوای گەورە بن، خواتان لەگەڵ.